خۆشەویستان لە تەوەرەی سێم و کۆتایی بەرنامەکەی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگی تەندروستیەکەین کە بەڕاستی پەیوەندی بە مان و نەمانی تاکەکانەوە هەیە. ئەویش بریتێ لە تەندروستی دڵ، ئەویش پێیوەستە بەچی بە بابەتێک کە پێوترێت چەوری دڵ. ئێمە لە خوێنە لە لاشەیە چەند جۆرێک چەوریمانێ دوای لەگەڵ کاکتۆر باسەکەین چەورە زیان بەخشەکان و سوود بەخشەکان و ئایا ئەو چەوریانی لە لەشمانە هەیە لە خوێنە هەیە تەئسیل لە دڵەکە یا چەوری دڵ جیاوازە لەوان یا یەکشتە؟ هۆکارەکانی دروستبوونی چەوری دڵ چییە؟ کاریگەریە نەرێنەکانی چین و چارەسەرەکانی چین؟ لەسەر ئەم تەورەیە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کاردۆ ئیبراهیم پزیشکی پسپۆڕی دڵ و قەستەرە کە بەسپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانایە گەنگەشەی بابەتەکانی. کاکتۆر بەخێر بێیت. زۆر سپاس بۆ جەنابتان. بەخێر بێ. کاکتۆر کەوترێت چەوری دڵ، جارە چەوری دڵ چییە؟ ئایا لەگەڵ ئەوەی کە لە خوێنە هەیە و چەورانی لە خوێنە هەیە یەکشتە یان نا؟ و ئەگەری یەکشت نییە جیاوازی نێوان چەوری دڵ و چەوری نێو خوێن چییە؟ خۆی بەڕاستی لە خوێندا چەند جۆرێک لە چەوری هەیە، بەڵام ئەو چەوریانی کە ئێمە زۆر بەلامانەوە گرنگە و کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بڵێن لەسەر دڵ، ئێمە ئەتوانین بڵێن 4 جۆر چەوری هەیە. یەکێ لەوانە کۆلیسترۆڵە کە خەڵک هەمووی دەزانێت، چەوریەک ترمانێت چەوری سیانی پێ دەڵێن کە چەوری جگەر هەندێک کەس پێ دەڵێن ترایگلیسراید، و هەروە کۆلیسترۆڵ خۆشی دوو جۆری هەیە، کۆلیسترۆڵی باشی و کۆلیسترۆڵی خراپ هەیە، واتە سوودبەخش و زیان بەخش. کۆلیسترۆڵە سوودبەخشەکە ئەوەیە کە یارمەتیمانەدات کە کۆلیسترۆل لە خوێنەوە دەگرێت دەکاتە جگەرە بووی بکرێتە دەرێواتە بێ ڕێژەکەی زۆر بێ. بەڵام جۆرێک هەیە کە ئێمە زۆر بەلامانەوە گرنگە و کە خراپی هەیە و کاریگەری خراپی هەیە لەسەر دڵ، ئەوە جۆرێکە پێڵێن LDL، ئێمە کۆلیسترۆلی خراپی پێ دەڵێن. جا ئەم چەوریانە بەڕاستی بە چەند شێوەیە کاریگەری لەسەر دڵ دروست دەکەن. یەکێ لەوانی کە زۆر ترسناکە ئەوەیە کە ئەم چەوریانە ئەگە زۆر بن، بە تایبەتی ئەو نەوەی کە پێ دەڵێن LDL کە کۆلیسترۆلی خراپە، دەبێتە هۆی کۆبوونەوە لەسەر ناوپۆشی دیواری دەمارەکانی دڵ. ئەو دەمارانەی بەسەر ماسوولگەکانی دڵەوەن خوێن دەبە و ماسوولگەکان ئەمە کۆ دەبێتەوە. هەر کاتێ بڕێ لەم چەوریە کۆبەوە هەنێ خانەی تر هەیە، خەپلەی خوێن هەیە، ئەمانەیە لەگەڵیا وردە وردەوا دەکەن کە دەمارەکە بگیرێت، تەسکە بێتە وردەوردە و بژیرێت، کە جیرانی ئەمانەش بە شێوەیەک ئەو شێوەیە کە پێ دەڵێن جاری وایە جیرانەکە بێوەکو زەبحەت دەکەوێت، ئازار دروست دەکات و ئەگەر زۆر بە تەواوی بگیرێت دەبێت هۆی جەڵدەی دڵ، کە جەڵدەی دڵیژەیە کە لە سەبەکانی باوترین سەبەکانی مردن لە هەموو جیهاندا. ئەوەی کە کاریگەری زۆر ترسناکە و ڕاستەوخۆیە ئەمەیەکی ئێمە لێ دەترسین. بەڵام هەندێک جاری تریش هەیە بۆ نەچەوری لە دەوری دڵ کۆ دەبێتەوە، بۆ نمونە ئەمان جاریوە نەخۆشیەکە دەچێت ئیکۆیە دەکات پێ دەڵێن چەوری لە دەوری دڵ کۆ بۆتەوە، ئەمە بابەتی تە. بەس ئەوەی کە ئێمە زۆر وەکو وتم لێ دەترسین ئەوەیە کە چەوریەکانەکە زۆر بێت لەسەر دەمارەکان کۆ دەبێتەوە و دەبێتەوەی جیرانی دەمارەکانی دڵ لە کۆتاییدا جەڵدەی دڵ دروست دەبێت. باش کاکتۆر باسی دڵ بکەین. دڵ لە لەشدا ئەرکی چییە؟ پێناسێکی بکەین دوایی بزین چەوری چ کاریگەریەکی لەسەر هەیە چەوری دڵ؟ بەڕاستی دڵ وەکو مزەخەیە ئیش دەکات. ئەو خوێنی کە لەشمانایە کە بەکاردێ لە ئەندامەکان لەشدا ئۆکسجینی لێ دەبڕێت، کەم دەبێتەوە، لەبەرەوە دێتە لای ڕاستی دڵ، لای ڕاستی دڵیش زەختی لێ دەکات و دێنێری بۆ سیەکان، لە سیەکان ئەو خوێنە پاک دەکرێت و ئۆکسجینی تێدەکرێت، جایەک دێتەوە لای چەپی دڵ و لە لای چەپی دڵەوە پاڵی پێوەنێ وەکو زەختی لێ دەکرێت بۆ هەموو لەش. واتە خوێنی ئیشەکەی لەوەیەکەوە ئەو خوێنە پیسەی لەشدای پاکی دەکاتەوە کە ئەمەش یارمەتی دەرە، چکە لە ڕێی خوێنەوە ئۆکسجین و خواردن و هەموو کانزا و هۆرمۆنەکان دەگوازێتەوە لەشدا. و لەبەرەوە گرنگیشی زۆری هەیە و دەتوانین بڵێن گرنگترین ئەندامی لەشە، چونکە هەندێک کەسێ بۆ نمونە زۆربەی ئەندامەکانی لەشی لە کار دەکەون، گورچی لێ بێ، مێشتی بێ، بەڵام تا ئەو کاتی کە دڵ لە ئیش نەکەوێت قەرار نادرێت کە بۆ نەکە کەسەکە مردووە، واتە دڵ قەرادەدا بۆ نە کەسێکە بمرێت یا زیینوو بێ، واتە تا دڵ لێ بدات ئێمە کەسەکە بە زیینوو. لەبەرەوە توانین بڵێن گرنگترین ئەندامی لەشە. وەکو چەوریەکانی کە وەکو باسمان کرد کاریگەری ڕاستەوخۆیان هەیە چەوریەکان لەسەر دڵ، کە ئەوەی کە باسمان کرد کە لەو شتانی کە زۆر ترسناک ئێمە دەرسی ئەگە کۆ بێتەوە لەسەر دیواری دەمارەکانی دڵ دەبێتە هۆی جەڵدە و ناڕەحەتی بۆ کەسەکە دروست دەکات. باش کاکتۆر جەناب دەزانی کە چەوری لە پێگاتەی لەشی مرۆڤ لە خانەکانە گرنگە بێگومان، ئەنی بە چەوری نابێت. بەڵام
ئایا ئەم چەوریەت چ کاتێک سەرەر ئەدا و ئەمەی جەنابەت باسر کرد LDLەکە کە خراپەکەی و ئەگەر زۆر بێت تووشی زەبحە و دواتر جەڵدەمانەکە ئەمە سەرچاوەکەی لە چیەوە پێیا بێ؟ ئایا ناڕێکی سیستمی خواردنە، خەوە، وەرزش نەکردنە چییە بەڕاست؟ خۆی بەڕاستی بەرزبوونەوەی چەوریەکان لە لەشدا یەکەم سەبەبی ڕئیسی خواردنی چەوریە بە تایبەتی چەوریە تێرەکان ئەوەی کە ئێمە زۆر بە نەخۆش دەڵێن چەوریە تێرەکان ئەو چەوریانی کە لە پلەی گەرمی ژووردا دەیبەستێت بۆ نە چەوری حیوانی بە تایبەتی ئیتر ئەو چەوریە بۆ نمونە ئەگەر دووک بێت ئەگەر لە گۆشتا بێت وەکو گۆشتی چەور بێت یاخود ئەوانی کە لە شیرەمەنی وەردەگی وەکوتم ڕۆن بێت کەرە بێت قەیماغ بێت بۆ نە سەرتوێژی ماس ئەمانە ئەو چەوریانیان تیا کە چەوری تێریان پێڵێن ئەمانە خەتەرن بەڕاستی و دووەم وەکو خۆشە فەرمووت وەرزش نەکردن یەکێکە لە خراپەکە کەوا دەکەم چەوریانە زیاد بکات وە ئەگە وەرزش بکەین و کەسەکە بژوڵێت چەوریەکان سەرف دەبێت لە لەشدا کۆ نابێتەوە خەوی بە تەئکید دووشت کە زۆر گرنگ یەکەم قەلەقی و سترێس و ئەمانە کاریگەری هەیە لەسەر چکە زۆربەی زۆری چالاکیەکان زیندە چالاکانی لە شتێک دەچێت لەگەڵ ئەوەشدا هەم کەم خەوی کاریگەری هەیە بە شێوەیەکی نەرێنی وا دەکات کە وەکوتم زۆربەی زیندە چالاکانی لە شتێک دەچێت کە یەکێ لەوانە چەوریەکەوا دەکات چەوریەکان بە ڕێژەیەکی زیاتر کۆ بێتەوە لە لەشدا و سەرف نەبێت. بەڵێ کاکتۆر تۆ باست لەوە کردوتێ چەورە تێرەکان خراپە بە نمونەی چەوری ئەوەی حیوانی و دوو بوو چەوری دیکە و بەرهەمەکانی سپیایی شیرەمەنی بەڵام ئەمە زۆر جار لە دکتۆرەکانی دیکە و لە دکتۆرەکانی خۆراگە پرسییان لەسە لەوانەیە بینەرێک ناحەقی نەبێ بڵێ وڵی سەرمان لێ تێک چووە ئەوترێ ئەم ڕۆنانی کە هەیە ئەم زەیت و ڕۆنە بەستوانی هەیە خراپن خواردنەکان بە ڕۆنی حیوانی بە دووک بە ڕۆنەکەرە ئەوەی ئەوترێ بە ڕۆنی کوردی دروستکەن تۆش ئەفەرمی زۆر خراپە ئایا ئەمە بۆچی خراپە؟ بۆ چ تەمەنێ خراپە یا هەر خراپە تۆ لەگەڵی نیت؟ خۆی ئێمە ناڵین خراپە زۆر خواردنی خراپە لەبەرەوەی بەڕاستی ئێستاگەر ئێمە بگەڕینەوە بۆ زمانی زوو لەوانە پرسین کە زوو لە لادیەکان نابوون بۆ نمونە ئەوەی کە هەو بێ ڕۆنی کوردی بووە ئەو چەوریانە بوو کە هی حیوانی توانیویان و خواردویانە بە ڕێژەیەکی زۆریش بەڵام سەیەکی کابرا لادیەکی دوورۆ بە پێ هاتوو بۆ سلێمانی بۆ نەو گەڕاوەتەوە سیارە نەبووە خەڵک ئەو سترێس و قەلەقی و وینەی نەبووە خواردنەکانی تر هەموو سروشتی بوون ئەمانە وای کردووە کە ئەو چەوریانی کە خواردووشان هەم سەرفیان کردووە و کاریگەری خراپیشی لەسەر دروست نەکردووە بەڵام ئەو چەوریانی کە ئێسێمە باسی دەکەین دەڵێن خراپەکەی لەوەیە ئەگەر زۆر بخورێت لەبەر ئەوەی ئێمە بەپی هەموو ڕێنمایەکان کە ڕێکخراوی دڵی ئەوروپی بێ یا ئەمریکی بێ کە دایناوە دەڵێ ئەم چەوریانە چەوریە تێرانە وا دەکات ئەگەر بە شێوەی لە شێوەکان زۆر بخورێت و سەرف نەبێت لە لەشدا وەرزش نەکرێت کۆ دەبێتەوە لە لەشدا وەکو باسم کە کاریگەری خراپ دروست دەکات لەسەر کۆبوونەوە لەسەر دەمارەکانی دڵ لەبەر ئەوە ئێمە ناڵین نەخورێت بەڵام نابێ بە ڕێژەیەکی زۆر بخورێت ئەوەی کە ئێستا دەخورێت بۆ نمونە خەڵکەیە بە ڕێژەیەکی زۆر بۆ لە ژەمێکا سەیدەکەی شیشە کەباب بخوا دوویە شیشێ دووگەخوا بۆ نمونە ئەمانە سەیدەکەی نیۆڕۆکی ئەماخوا شەوەکەی سەروپیە خوات بۆ نمونانی ئەم نەو چەوریانە کە بە ڕێژەیەکی زۆر بووە کە سەرفیش نەبوو چی لێدە لەشدا کۆ دەبێتەوە وەکو کۆش بۆ بە شێوەیە بۆ شێوەیە کاریگەری لەسەر لەش دروست دەکات بە تایبەتی لەسەر دڵ کە ئەوەی ئێمە دەیبینین کە ئێستا ڕێژەیەکی زۆر خەڵک بە تایبەتی لە گەنجە ڕێژەی جەڵدەی دڵ زۆرە و ڕێژەی مردنیش لە گەنجە زۆرە بە جەڵدەی دڵ لەبەرەوە یەکێک لە کاریگەری خراپەکانی ئەوە دەبێت لەبەرەوە هەندێک کەس کە باز دەکات دەڵێت زۆر باشەوە دەبێ بخورێت و چەوری دادەبەزێنێت چکە ئێمە وەکوتم ڕێنماییمان هەیە بەپی ئەم ڕێنماییە جیهانیانە چۆن ئەگەر یەکێک جەڵدە لێ بدات دەڵێ دەبێت قەستەڕە بکات هەرو بڕەبەبی ئەو ڕێنمایەوانی کە بپی بەحسێکی زۆر کراوە ڕیسێکی زۆری کراوە بە هەموو شێوەیە لەگەڵ ئەویانی کە نابێت چەوری تێر چەوری حیوانی بە تایبەتی بخورێت و زیاتر گرنگی بدرێت بە بابەتی نەباتی و شتی ڕۆکی سەوزە و میوان لە جیاتی گۆشت و چەوریە حیوانەکان لەبەرەوە وەکو ئێمە وەکو پزیشکانی دڵ بە هیچ شێوەیە لەگەڵ ئەوەیانی کە خەڵک ئەو چەوریانە بخوات لە بری ئەوە دەبێت دەتوانێت ڕاست ئەگەر ڕۆنی تونگ نەبێ بەڵام زەیتی نەباتیەکان زەیتی گوڵە بەڕۆژە بێ زەیتی زەیتون بێ زەیتی ئەڤۆگادۆ بێ زەیتی گەرمەشامی ئێستا هەیە گرنگی بەمانە بدرێت زۆر باشترە وەک لەوەی کە لە ئەو ڕۆنانە بخورێت کە
چەوری تێریان تێدا بە تایبەتی ڕۆنی حیوانی. باشە کاکتۆر هیچ پشکنینێک هەیە کە دەری بخات ئێمە چۆری دڵمان هەیە یان هەندێک نیشانە کە کەسەکە خۆی بیناسێتەوە. خۆی هەندێجا نیشان بەس بە زۆری بەڕاستیەوەی کە ئێمە ئەتیما دەکەین نەسەری لە پشکنینی خوێنە. لە پشکنینی خوێنە بۆمان دەردەکەوێت هەر کەسێ پشکنینی خوێن بکات بۆ چەوریەکانی بەڕاستی ئەبێت 4 پشکنین بکات چکە لە هەندی شوێنێ بۆ دوو کەسێ بۆ نەبەست کۆلیسترۆڵەکە لەگەڵ چەوری سیانی ترایگلیسراید کە ئەمە بەڕاستی زۆر کافی نییە چکە وەکوتم دوونەوە چەوری ترمانەیە کە کۆلیسترۆڵەکەیە LDL و HDL یان پێڵێن ئەبێ ئەم چوارە ینی کۆلیسترۆل چەوری سیانی ترایگلیسراید ئەو LDL و HDL بکرێت لەبەرەوەی ئێمە HDL-ەکە دەبێت هەتا زۆر بێ ڕێژەکەی زۆر بێ باشتر لە لەشدا چەوریە کۆلیسترۆڵە هەتا زۆر بێ باشە بەڵام LDL-ەکە کە چەوریە خراپەکەیە هەتا ڕێژەکەی کەمتر بێت ئێمە مەترسیمان بۆ ژیانی دەمارەکانی نەکرد دڵبەڵکو هی مێشک هی مێر هی دەسوقانشمان کەمتر دەبێتەوە. ڕەنجێکی هەیە باز لە زۆر و کەمیەکەی خۆی ئەوەش شتێکی زۆر گرنگە بەڕاستی ئێمە کە یەکێ دەچێت پشکنینی خوێن دەکات فۆرەکەیشی دەدەنێ بە تایبەتی کەم باز دەکەم باز لە LDL-ەکەم چەوریە خراپەکە دەکەم لە سەی نووسا بۆ نمونە دەڵێ تاسە طبیعیە نۆرمەڵە لە 100 زیاتر بێ بۆ نمونە خراپە بەڵام خۆی بەڕاستی ئەمە غەڵەیەکی ئەتوانین بڵین زانستیشە چونکە LDL بەپی ئەو ڕێنمانێکی ئێمە هەمانە لە کەسێک و بۆ کەسێکی تر دەگۆڕێت بۆ نمونە هەندێک کەسێک کە دەبێت LDL-ەکەی لە 50 کەمتر بێت بۆ نەوەی کەسێک جەڵدەی دڵێدا بێت کەسێک شەبەکە و باڵۆنی بۆ دانرا بێت کەسێک دەمارەکانی بۆ نەشعی تەنووری دڵ دەکات هەر بەبێ قەستەرستێکە دەمارێکی تەسک بۆ توی گیراوە کەسێک شەکرەی هەبێت بەڵام لەگەڵ شەکرەکە بوون لە 20 ساڵ زیاتر شەکرەی هەبێت یان لەگەڵ شەکرەکە مشکلی گورچیلە و چاو ئەمانی بۆ دروست کرد بێت یان جگەرە بخوا ئەو کەسانی نەخۆشی گورچیلەیە درێژخایەنیان هەیە چەند ساڵێک ئەمانە ئەبێ LDL-ەکە لە 50 کەمتر بێت لەبەرەوەی ئەم کەسە بچێ فەحسێ وەربگرێت و لەسەری شکانێ مختبەرێ بۆ نمونە سەوز و سووریەکە سوورەکە خراپە سەیەکەی نەوەی ئەوڵە طبیعیە بەڵام طبیعینە لەمانەیە بێ لە 50 کەمتر بێت هەندێک کەسی تێبێت لە 75 کەمتر بێت بەڵام بەپی هەموو سەرچاوەکان هەتا ڕێژەی کەمتر بێ ئێمە مەترسیمان کەمترە لەبەر بۆنە هەندێک کەسێکە کەسێکە هیچ نەخۆشیێکی نیە هیچ مشکلەیەکی نیشانەیەکی نییە من دائما پێی دڵم با ڕێژەی کەمتر بێت یان یا ئەم چەوریەکان کەم بکەرەوە کە دی خۆی یا وەرزش بکە یا هەنێ حەبەیەکە بەکاردێت دەتوانێت ئەوانە بەکاربێنێت باش پێش حەبەکان ئەی بۆ HDL-ەکە بۆ باشەکە چەند بێ باشە HDL-ەکە خۆی لە هەتا لە 45 زیاتر بێ باشترە خۆی کوتم هەتا زۆر بێ باشە بەڵام بەداخۆ ئێمەوەی کە دەیبینین خەڵک هەمووی LDL-ەکەی زۆرە HDL-ئەکەی کەمە و بە زۆریش ئەوەی کە دەڵێم دادەگەڕێتەوە بۆ شێوەی ژیان و شێوەی خواردنمان و خراپی ئەو خواردنانی کە دەیخۆن ئەمە بە ماوەیەکی کورد دروستە بیان بە ماوەیەکی درێژ وە زوو دەتوانین دەیبەزین یان هەر ماوەیەکی درێژی پێچێ و چۆن دەکرێت ئەم چەوری دڵە لە لەشماندا کەم بێتەوە خۆی بەڕاستی ئەکەوێتە سەر کەسەکان چکە خۆی لە بیرمان نەچی یەک جۆری تریژێ لە بەرزبوونەوەی چەوری کە پەیوەندی زۆر بە خواردنوشتەوە نییە بە شێوەی ئایلی هەیە ینی بۆکو شێوەیەکی ویراسی لە ئایلەکەی هەمویان چەوریان زۆر بەرزە جا ئەمە دەمەنەوەیکی زۆر خراپە هەندێکیانەیە زۆر بەرزە بێتەوە تەنانەت بەندی کەسی ئایلەکە وای لێ لە تەمەنیشی زۆر گەنجە دەبێ عملیاتی دڵی بۆ بکرێت دەمارەکانی وتەبێ ئەو نەکۆ دەبێتەوە لەسەر دەمارەکانی بەڵام ئەکەوێتە سەر شێوەی ژیانی کەسەکان کە چەند توانیوێتی وا بکە کە چەوریەکانی بەرز نەبێتەوە وکوتم لە شێوەی خواردن و وەرزش و ئەمانە ئەنجا بۆ ئەوەی کە ئێمە بمانەوێت هەم LDL-ئەکە دابەزین کە چەوریە خراپەکەیە و HDL-ئەکە بەرزکەینەوە کە چەوری باشە کۆمەڵە شتێ هەر لە خواردنە دەتوانین بیکەین بۆ نمونە خواردانی کە باشن وەکو پاقلەمەنیەکان لە ماش فاسۆلیا گەنمەشامی نۆک پاقلە ئەمانە وا دەکەن ئەم یارمەتی دەرن بۆ ئەوە دووەم لە چەرەساتەکان بۆ نمونە فستق بێت گوێز بێ بایم بێ گازۆ بێت ئەمانە یارمەتی دەرن دوام ماسی بە تایبەتی ماسی سەلمون زۆر باشە سەوزە و میوەکان یارمەتی دەرمانن لەبەر ئێمە ئەوەی کە گرنگە بیزانین کە ڕیشاڵ ئەو شتانی ڕیشاڵی تیا بێت وا دەکات کە چەوریەکە زۆر بچێتە دەرێت چەوریەکە نەمێنێتەوە لە لەشدا هەروەها شتێکی تریەکە ئێمە بەڕاستی زۆر گرنگی پێ نادەین کەپەکی ئاندە ئێمە هەموو ئەو ئینەی کە دەیخۆین ئاندەکە دەبێژێتەوە زۆربەی زۆری ڕیشاڵ هەموو ڕیشاڵەکە لەوەیە و هەروەها زۆربەی ڤیتامینەکان کە لە گەنمای دەچێتە ئەوەوە لەبەرەوە ئەوەی یەکێک لەو شتانی کە زووش کە ئێمە دەڵێن زۆر بەرز نەبووە و این نەبووە زۆربەی زۆر ئەوە نەبێژراوەتەوە یا بۆ نمونە ئێستا ئەو
شتمان نییە کە خەڵک بتوانێت بۆ نمونە کەپەکە لەگەڵ ئاردەکە بیکە زوو خەڵک نانی کە دو ئێسامی لە دەرەوەیە لەبەرەوە ئەوەژێکی ئیتر بە شێوەی لە شێوەکان ئەگە بخورێت یا ئەوەی ئاردەکە نەبێژێت و یا بۆ نمونە بکرێ خۆی کەپەکە بکرێ بەنان و بخورێ ڕیشاڵێکی زۆری تا بڕێکی زۆر لە ڤیتامینەکانی تێدا لەبەرەوە ئەمانە بەعام وەکو خواردن یارمەتی دەرنەکە هەم LDLەکە دابەزێ کە چەوری خراپەکە هەم HDLەکە کە چەوریەکی باشە بەرز بێتەوە باش ئەوە باسی ئەو خواردنانت کرد کە مساعدن و باشن باسی دانیۆڵەکانت نەکرد بە تایبەت برنج ئەمە یەک دووەم ئەو خواردنانەی زۆر خەتەرن جگەل لە چەورێتێرەکان کام خواردنانی ترن کە بۆ چەوری خراپ بۆ LDLەکە نەخورێ باشترە زۆر کەم بخورێ خۆی بەڕاستی ئەوی کە باسمان کردوان ئەوی کە لە گۆشت و ئەمانەیە بەعام باش نین ئەوە چەوری ئینن و دووەم جا بە شێوەی لە شێوەکان ئێستا بۆ نمونە نەکرد ڕۆنەکە بۆ نمونە ئێستا فاست فود و ئەمانە ئەو خواردنانی کە لە دەرەوە هەمووی دروست دەکەن هەمووی زۆر چەورن ئەنجا وەکو خۆشەوەتە بۆ برنج و نان و ئەمانە ئەگە زۆر بخورێن بەڕاستی کاریگەریەکان لەسەر ئەوە دەبێت کە لەشدا کۆ دەبێت تا بری کەسەکە وەرزش نەکاو نەجوڵێت کە بمێنێتەوە بە شێوەی چەوری خەز نەبێت لە لەشدا لەبەرەوە ئەمەش بە شێوەی لە شێوەکان کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە چەوریەکان بەرز بێتەوە شیرینی و شەکر خۆی شیرینەکان هەمووی چەوری تایە هیچ شیرینی نییە کە چەوری تیان نەبێت و بە زۆری شیرینەکانی بە چەوری تێر دروست دەکرێن ئەو ڕۆنە توونەکان کە هیچی بە کەمتر بەزەی دروست دەکەن لەبەر هەر خۆی چەوریەکی خراپی تایە لەبەرەوە ئێمە بە تەئکید لەگەڵ ئەوەیان نین ئێمە کە ڕێنمایی نەخۆش دەکەین نەک ئەوە بڵێن بەس چەوری ئێمە دەڵێن خواردنێ بە چەوری کەم بێت شەکر و شیرینی کەم بێت و سوێریشی کەم بێت ئەم سیانە زۆر گرنگە خەڵک گرنگی پێبات لە هەر خواردنێکە کە خواردی ئەم سیانی کەم بێت سوودی زۆر دەبێت بە تایبەتی بۆ دڵمان کە باسی دەکەن باشە کاکتۆر ئەمە پەیوەندی بە خواردن و لایفستایلی کەسەکەەوە هەبوو کە چۆن خۆپارێزی بکە لەلایەنی پزیشکیەوە چارەسەرەکان چین ئایا دەرمان هەیە یان دەگاتە حاڵەتی نەشتەرگەری خۆی بەڕاستی ئەگەر ڕێژەکە زۆر نەبێت و کەسەکە قابلیەتی ئەوەی هەبێت کە بە چەوریەکان خۆی داوەزێت و نەخۆشی نەبێت ئەوە زۆر گرنگە ئێمە زۆر جا پێی دەڵێن جارێ وەرزش بکە جارێ لایفستایلەکە بگۆڕە پێشەوەی دەرمان بەکاربێنیت تێگەی بەڵام هەندێکە زێ بۆ نمونە جەڵدی دڵی داوە چەوریەکە ئێمە ئەمانەیە وەکوتم LDLەکەی بێ لە 50 کەمتر بێت ئێمە ئەمە بە ئاسانی داناوە چونکە کەسەکەش ناتوانێت ڕازەیەکە لەبەرەوە پێی ڕێنمایی تازە دەبێت بە زووترین کات و بە خێرایی ئەم چەوریان دابەزێن لەبەرەوە ئێمە پەنا دەبینە بەر حەب هەنێ حەب هەیە کەوا دەکات کە چەوریەکان دابەزێنن حەبی هەموویشی کە بەحسی لەسەر کراوە شتی عیلمین و وا دەکات کە چەوریەکان ئەمەش وەکوتم لەگەڵ نابی بەس حەبەکە بێت دەبێت کەسەکەم لایفستایل و ژیانی بگۆڕێت و هەروەها وەرزش و وەرزشێکی بەردەوامیش بکات لەبەرەوەی بمانوێت هەموو حەبێک تەسیری جانبی خۆی هەیە لەبەرەوە جاری ئەم حەبانەش بە شێوەی لە شێوەکان تەسیر دەبێت لەبەرەوە وا باشتەوەی کە دەڵێم کە کەسەکە پێشوی بگاتە ئەوەی کە حەب بەکار بێنێت شێوەی ژیان و شتەکەی بگۆڕێت بۆی چەوریەکان کەم بێتەوە زۆر جار باس ینی چارەسەرەکانە باس لەوا کرێت کە فەرمووت حەب بخورێ یان نشتەرگەری بکرێن شەبەکە و باڵۆنوانە بکرێت بەڵام قسەیەک باوە لە نێو خەڵکیا باز لە حەبی ئیسپری نەکرێ کە زۆر ئاسایی ئەوانەی لەسەر تەمەنیان لەسەر و 40 ساڵەوەیە شەوانە یا شەو ڕۆژی لە 4 ساعتە دەنکێک بخۆن بۆی خوێنیان ڕوون بێتەوە و خەست نەبێ و تەمەن خەسیش زیاتر چەورەکان دروستەکە ئەمە بابەتێکی علمیە یان نا خۆی نەخێ لەبەرەوەی بەکارهێنانی ئەسپرین کۆمەڵێ ڕێنمایی تایبەتی خۆی هەیە ئەنی ناکرێت هەموو کەسێ لە خۆی یەکسەر بەکاری بێنێت لەبەرەوەی ئەوی کە زوو پێشی بێن سەماسە لەبەری زۆر گرنگە ئەسپرین خۆشی کۆمەڵە تەسیری جانبی هەندێک کەسێ تووشی نەزیفی مێشەوە تووشی نەزیفی مەعیدە دەبێت بەس بە حەبی ئەسپرین لەبەرەوە زۆر گرنگە دەبێت بزانێت کەسەکە ئایا پێویستی پێیت یا پێویستی پێی نییە چونکە خۆی ئەسپرین ئیشەکەی چی ئەکات دژی خەپلەکانی خوێنە وەکوی کە باسمان کرد ئێمە ڕووکەشی دەمارەکانی خوێن کە لەسەر دڵ و خوێن دەبن بۆ دڵ و گیران دەبێتەوەی جەڵدەی دڵ شێوەیەکی لوسی و زبر نیە لەبەر چەوریان لەسەر دانانیشە لەبەر بەڵام هەندێک کات کە بۆ نمونە هەندێک نەخۆشی وەکو زەخت و شەکرە و جگەرە دەخوات و ئەوی قەڵەومانەوە دەکات کونکون بێ زبر بێ لەبەرەوە چەوری لەسەر کۆ دەبێت هەر کاتێ تۆزێ چەوری کۆ بووە خەپلەکانی خوێنی ژێن لەگەڵیانە وەکوتم پێشتر هەنێ شتی تریە لەگەڵیان ڕیشاڵیت خەپلەی خوێنێت وردەوەدا ئەمە گەورەترەکەن هەنی خۆی چەوریەکی کەمە وردەوەدا ئەنجا چەوریتی بوویت لەگەڵمان لەبەرەوە ئەسپرینەکە بۆ شێوەی ژاکەناڵێ ئەم خەپلانی خوێن
ڕێژەکەیان زۆر بێت و لەسەر ئەمە کۆ ببنەوە لەبەر ئەوەی کە پێ دەڵێ خوێن ڕوونکردنەوە بەو شێوەیە ئیش دەکات نەگەوەی خوێنەکە وەکو ئاوی لێ بکات بەڵکو ئەو خەپلانی خوێن کەمتر دەکاتەوە لەبەرەوە ترسی گیرانمان کەمتر دەبێت بەڵام بۆ نمونەگە کەسێ خۆی جەڵدە لێدا بێ جەڵدەی لێ یا شەبەکە و باڵۆنی بۆ دانرا ئەمە دەبێت بە بەردەوامی بیخوات هەندێک کەسی بۆ نە شەکری هەیە و بەڵام لەگەڵ شەکرەکەشیا تووشی کێشەی دڵ بووە ئەمانە ئەو کەسانی جەڵدەی مێشک لێدا ئەمان دەبێت بە بەردەوامی بیخۆن بەڵام وەکو بەکارهێنانێک کە کەسێ هەر لە خۆیەوە بە بەردەوام بەکاری بێنێت و لەبەرو ئەگە وەکوتم ئەگە ترسێکی نەبێ بۆی کە تووشی و نەخۆشیانە بێت لەبەرەوە بەڕێ من زەڕوور نییە کە هەر لە خۆیەوە بەکاری بێنێت کاکتۆر کەی سەردانی دکتۆر بکەین بەبەستی ئەوەی کە ئەگەر تەندروستی دڵمان پارێزی ناودا هەست بە نیشانەیەکیان نەخۆشی بکەین خۆی بەڕاستی وەکو نیشانە هەندێ نیشانەیەکەوا دەکات کەسێ سەردانی پزیشکی دڵ بکات یەکێ لەوان ئەگەر ئازاری سنگی هەبێت بە تایبەتی ئازاری ناوەڕاستی سنگ بێت پەیوەندی بە هیلاکیەوە بێ کەسەکە چەند هەنگاوێ دەڕواتی ئازاری بۆ دروست دەبێت ئەوەستێ باش دەبێت یا وەکو ئازاریش وەکو قورسیەک دەبێت لە ناوەڕاستی سنگی ئەو کەسانی کە تەنگ نەفەس دەبن بە تایبەتی پەیوەندی بە هیلاکیەوە دەبێت یا لە شەودا تووشی تەنگ نەفەس دەبن ئەو کەسانی بۆ نمونە کە گێژ دەبن یا تووشی بورانەوە دەبن ئەو کەسانی کە خۆیان زەختیان هەیە پێویستە یا شەکریان هەیە پێویستە سەردا ئەو کەسانی خۆیان نەخۆشیکی تری دڵیان هەیە پێویستە ئەمانە یا ئەو کەسانی ئاوسانی دەست و قاچیان هەیە پێویستە سەردانی پزیشکی دڵ بکەن ئەمە ئەو کەسان کە خۆیان نیشانەیان هەیە بەڵام هەندێک کەسی تر هەیە بەڕاستی بۆ نمونە ئەگە کەسێک هیچ نیشانەیە بەسەیەکی وەزنی زۆرە یا ئەو کەسانی بەڕاستی کە ئێمە زۆر گرنگی پێدەین کە لە خێزانەکەیان نەخۆشی دڵێ بۆ نەکەسێ لە خێزانەکەیان جەڵدەی دڵێ یەکێ لە خێزانەکە قەستەڕی بۆ کراوە یا جەڵدەی مێشکە یا بۆ نمونە کێشەیەکی کارەبایی دڵیان هەیە زەڕورە کەسەکانی تی خێزانەکەش پشکنین دڵ بکەن لەبەرەوەی لەوانەیە ئەوانی کێشەیەکیان نەبێت لەبەرەوە هەر کاسێکە بۆ نمونە گیرانی دەمایەکی دڵ بێت ئەگەر زوو پێی بزانی ئاسانتر چارەسەر دەکرێت لەوا چێ پێویست بە قەستەڕەش نەکات هەر بە دەرمان چارەسەر بکرێت لەبەرەوە بە تایبەتی ئەو کەسانی کە بە ویراسی نەخۆشی دڵیان هەیە یا لە خێزانەکە یا دایکی یا باوکی یا کەسێکی نزیکی وا باشتر کەسەکانی ئەگەر هیچ نیشانێکی نەبێت سەردانی پزیشکی دڵ بکات باش کاکتۆر لای هەموو لایەک ئاشکرا و جەناب بێت ئاماژەت بێت کە دڵ ئەندامێکی زۆر گرنگە لە لاشە ئێمە هەندێک وشە و زاراوە هەیە ئەیبیستین ئەوانەی سەردانی ئێواکەن دەچنە نەخۆشخانە لەمانە حاڵیە بن بەڵام خەڵکەکەی تر بەعام تێناگە نازانێت چێ باس لە قەستەڕاکرێ لە شەبەکاکرێ لە باڵۆ نەکرێ بەڕاست ئەم زاراوانە چین ئەگەر بە سەریعی باسێکمان بۆ بکەیت سواسەکەن ئەگەر کەسێک بۆ نمونە بزانانی ئەی دەمارەکانی دڵی کراوەتەوە جیرانی تایە تەسک بوونەوەی تایە چەند ڕێگەیەکمانەیە بە کورتی یەکەم ئێمە جاری وایە هەر بە ئیکۆیەکی دڵ دەتوانین دیاری بکەین جای وایە ئەگەر ئەمە نەبێت کە هەر گومانمان نەبێت ئەشعی تەنووری دڵی ژێتوانین دیاری بکەین ئەگەر ئەمانە بۆ هەر گومانمان بۆ دروستکە قەستەڕی دڵ پشکنینیەکە هەر پشکنینیشی ئەتیادیە کەسەکە لە ڕێی دەستیا لە ڕێی بنڕانیەوە کونێکی بچووک دەکرێتە دەمارەکەی و سۆندەیەکی زۆر باریک دەچێتە ناو دەمارەکانی دڵێەوە و دەرمانی تێ دەکرێت لە شاشەیەک و دەمارەکانی دڵ دەبینین کە ئایا تەسک بوونەوە یا گیران هەیە ئەمە قەستەڕەیە ئێمە لە شاشەکە دەیبینین ئەگەر تەسک بوونەوەیکی زۆری هەبێت یا گیران هەبێت محاولاکەین کە ئەم شتە بەربین یا کەم بکرێتەوە جیرانەکە لە ئۆڵ و بە باڵۆن وەکو چۆن بڵێ میزەڵانێ دەچێتە ناوە هەوای تێ دەکرێت دەمارەکە بۆنە ئاوای نییە ئەو گەورە دەکرێت بۆی تۆزێ دوور بکەوێتەوە لە یەک بۆی مەجال بێت کە شەبەکەکەی بۆ دابنرێت ئێتە ئەو باڵۆنەیەتە دەرەوە چۆ بەس باڵۆنەکەی شێوێ کە گەورەی دەکات دەیکشێنێت کاتە دەمارەکە احتیمالی ئەوەی نییە بپسێ گرنگەکە خۆی نەکە لەوەیە کە تۆ بە قیاسی ئەوە دێکی هەموو دەمایێت و قیاسەکەی دەزانیت ئەو باڵۆنش بەعام هەموو باڵۆنەکان لە سەی نووسا کە تا چەند قیاس دەتوانێت گەورە بکرێت بە پێی دەمارەکەش دوایی کە ئەمە گەورە بوو باڵۆنەکە دێتە دەرێ ئەنجا شەبەکە دەبرێتە ناو هەر لە عین سۆندێکی باریکە و شەبەکەی بۆدان شەبەکە لە ناوە دەمێنێتەوە یعنی خۆی قەستەڕەکە هەر فەحسیەکەت سەیری دەکەی بە باڵۆنەکە تۆزێ دەمارەکە دەکەیت و بۆی ڕێگا بکەی کە شەبەکەکە دابنرێت کە دەبێت گەورە بێت بۆ نەگەر ئاوابێت دەبێت تۆزێ گەورەتر بێت بۆی ڕێگی خۆی بکاتەوە و دوای شەبەکەی تیا بەجێ دێت و ئیتر کەسەکە شەبەکەی دەمێنێتەوە ئەمە پێویست بە بەنجەکە یەک هیچ بەنجی نەخێر هیچ بەنجی نایەت تەنها ئەو شوێنە بەنجێکی مۆزوعی دەکرێت کە دەرزیەکی پیادەکە بۆ نەگە سەر دەست بێت یا بنڕان بێت هەر ئەو شوێنەیە تۆ کەسەکە ئاگای لە خۆیەتی قسە لەگەڵ
دکتۆرەکەیان دەکات هەندێکات دەتوانێت شتەکانیش ببین لە شەڕەکە کاتەوە ئەم سێ بەشەی کە باسکە کاتی زۆر پێویستە یەک دوو تێچویان چۆنە خۆی کاتە وەکو کاتەکەی بەڕاستی ئەکەوێتە سەر ئەوەی ئەگە بەس وەکو بەس قەستەڕێ بێ سیری کاتەکەی کەمە لاچێ بە 5 دقیقە بتوانی سیریکەی بەڵام قەستەڕەش کامەیان زیاتر زۆرە وەکو کولفەی لە خەستەخانە زۆر گرانە بەس لە دەرەوە گرانە بەڕاستی ئەکەوێتە سەر چی گرانەکەی ئەو موادی کە بەکارێ چکە ئەو شەبەکە و باڵۆنەوەی کە باسمان کرد هەمووی شەریکاتی زۆر تایبەت دەکرێتەوە نییە لە هەنێ وڵات بکرێت و هیم بێت شتی عادی هەبێت هەمووی شتی ئەسڵین موادەکەی زۆر گرانەکە بێت چکە شتێکیشە یەک جار بەکارێت و فڕێ ئەدێتەوە نییە بۆ کەسێکی جاییتە بەکار بێتەوە بۆ نە نازور بێ یا شتێ بێت و بڵێ سۆندەکە پاکەم و بەکارێنەوە ئەمە یەک شتەکە بەکار دێنا فڕێت اینجا هەنێ نەخۆشیە جاری وایە لە بری شەبەکەی چەند شەبەکەیەکی پێویستە یا لە چەند شوێنێکە جیرانی هەیە لەبەرەوە ئەمە هەمووی کولفەی هینەکە زیاد دەکات بەپی ئەو مواد و شتەکەی باشە کاکتۆر با ئەمە بکەمە کۆتا پرسیار کۆتا ڕێنمایی چییە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆز نزیکە بینەوە کەسانێکمان هەن نەخۆشی دڵیان هەیە یان بمانێ خۆپارێزی بکەین بۆی کە دوور بین لە چۆری دڵ و نەخۆشەکانی دڵ خۆی پێویستە ئەو کەسانی کە ئەنێ کەسێک کە پێویستە پێش مانگی ڕەمەزان سەردانی پزیشکەکەی بکاتەوە بۆ ئەو کەسانی کە زەختیانەیە و زەختەکەیان کۆنتترۆل نییە زە بەرز دەبێتەوە نزم دەبێتەوە یا ئەو کەسانی کە زەختیانەیە و چەند حەبێکیانەیە کە بیخۆن دەبوو بۆیان ڕێک بکاتەوە ئەو کەسانی بە تایبەتی حەبی مدەڕیدا حەبی میزانی بۆی بدامەندەکەی بخورێت ئەو کەسانی کە شەکریان هەیە شەکرەکەیان بەرز و نزم دەکات یا بۆ نمونە چەند حەبێکیانەیە بووی ڕێک بخرێتەوە ئەو کەسانی کە بۆ نمونە خۆیان نەخۆشی دڵیان بوونە لاوازی دڵیانەیە سەردامکەن ئای دەتوان بە ڕۆژوو بن ناتوان دەرمانەکان ڕێ بکرێت ئەو کەسانی شەبەکە و باڵۆنیان بۆ دانراوە ئەو کەسانی ئەمەلیاتی دڵیان بۆ کراوە ئەو کەسانی بۆ نمونە پێشتر بۆنە نەخۆشی گورچیلیان هەیە و کادیگەی لەسەر دڵیان دروست کردووە ئەم کەسانە وا باشتە پێش مانگی ڕەمەزان سەردانی پزیش بکەن بۆ ئەوی کە ڕێنمایان پێ بدێ هەم شێوی بەکارهێنانی دەرمانەکان وایە دەتوان بە ڕۆژوو بن یان بە ڕۆژوو نەبن دەستخۆش بە زۆر بەڕێز دکتۆر کاردۆ ئیبراهیم پزیشکی پسپۆڕی دڵ و قەسەرە سواز بۆ وەڵامی پرسیارەکانی زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس